باڵا بەڕێزان قسەی زیاتر دەکەین سەبارەت بە ڕەوشی ئەفغانستان لە دوای شکستی سوپای ئەو وڵاتە و گرتنە دەستی جڵەوی دەسەڵات لەلایەن بزوتەوەی تالیبانەوە بە میوانداری بەڕێز زەردەشت بابان شیکەرەوەی سیاسی کە لە سانس فرانسیسکۆ لە ئەمریکا لەگەڵمان دەبێت کاک زەردەشت سڵاو دەبێم کاتت باش دەکرێت پێم بڵێ ئەو قسەیە تا چەند ڕاستەیە کە دەوترێ ئەمریکا لە نیوەی ڕێگا ئەفغانستانی بەجێ هێشت. ئەم کاتی بەڕێزستان و بینەرانی کوردستان باش بەڕاستی ئەو قسەیە ڕاستیەکی زۆری تایە بەداخەوە کە ئەمریکا وەکو زلهێزێک لە ئەفغانستان شکستێکی گەورەی هێنا و ئەمە دەلالەت لەوە کات تەبەن کە ئەمە باسی شکستی ئەمریکاکەین ئەمە باسی شکستی ئیدارەی ئەمریکاکەین بەداخەوە ئیدارەی ئەمڕۆ ئەمریکا با بڵێن بە سەرکردایەتی جۆ بایدن شکستێکی گەورەی هێنا لە ئەفغانستانە و ئەما بێ بەتانەیەک لەسەر هێزی ئەمریشی لە ناوچەکەەوە لە دنیادا و کاردانەوەیکی گەورەیە بێت لەسەر متمانەکردنی خەڵک بە هێزی ئەمریکا با بڵێن کورتەی قسەکان کە ئێمە لێرە شەرحەکەین ئەمریکا بەڕاستی شکستی هێنا لە ئەفغانستان و 20 دانە ساڵ لە دوای ڕوخان و شکستێنان لە سایگۆن بە ساڵی 1975ەوە ئەتوانە بڵێم ئەم شکستی ئەمریکا لە ئەفغانستان لە شکستەکەی سایگۆنی ساڵی 1975 زۆر گەورەترە و هەنگە کەسیش بەراوردیەکە لەگەڵ زمانی ئەو کەسانەی کە لە سەفارەتی ئەمریکا لە باڵۆسخانەی ئەمریکا لە ئێران دەست بەسەرەوە گیرابوون بەراوردیەکە بەوە ئەمە زۆش لەوە گەورەترە بەڕاستی ئەمڕۆ هەیبەت و هێزی ئەمریکا لە دنیادا و لەو ناچێتە بەتەواوەتی ڕووخاوە و ئەوە جێگای متمانە نەماوە ئەمەش هەمووی ئەگەڕێتەوە بۆ لاوازی سەرکردایەتی بایدن و تێنەگەشتنی لە ناوچەکە. هەرزوو وەڵامی ئەو قسەیدایەوە جۆ بایدن و تێمە ساڵانێکی زۆرە ملیۆنان دلارمان لە سوپای ئەفغانستاندا سرف کردووە باشترین چەک و ئەسلحەمان پێداون ڕێکمان خستون و ڕاهێنانمان پێکردوون ئیتر تا سەر ئەمریکا ناتوانێت لەگەڵیان بێ ینی ئەو قسەیش ڕاز نییە کە نەدەبوو بەو زوویە سوپای ئەفغانستان تەسلیم بێت. بەڕاستی پرسیارەکەی وەکو کۆمارەکان و وەکو دیموکراتەکانیشیان هەموو کۆین لەسەر ئەو قسەیە کە ئەمریکا ئەوایە لە ئەفغانستانە کشێتەوە بەڵام کشانەوە ئوسلوب و ڕێگای خۆی هەیە لە سیاسەتی دەرەوە و لە سیاسەتی سەربازیە ئێمە پێڵێن ئێگزیت ستراتیژی ینی پێشەوەی لە شوێنێ پاشەکشە بکەین ئەبێ ئێگزیت استراتیژیەکمانەبێ ینی استراتیژیەکمانەبێ بۆ ئەچوونە دەرەوە تەمە کاتێک لە 2020 سەرۆکچران گفتوگۆی لەگەڵ تاالبانە دەست پێ کرد میکانیزمێکی دانا بۆ ئەو کشانەوە و با بڵین گفتوگۆکردن لەگەڵ تاالبانە بەردەوام بوو بۆ چوونێتی جێبەجێکردنی ئەو میکانیزمە بەڵام بەداخەوە کاتێک کە جۆ بایدن بوو بە سەرۆکی ئەمریکا لە 21 هەموو ئەو گرێبەستانە و ئەو ئیتیفاقاتانەی کە سەرۆک ترامپ کردبووی نەک لەگەڵ تاالبانە وەکو لەگەڵ هەموو دەوڵەتەکانی دنیاە لەوانە بڵین ئەبراهام ئەکۆرد کە لەگەڵ وڵاتە عەرەبەکان و ئیسرائیلا کردبووی هەموو یاساکانی سەرۆک ترامی هەڵوەشانەوە وەوتی من استراتیژی تازە و نیۆم دەبێت بۆ کشانەوەی ئەمریکا لە ئەفغانستانە کە ئەمە بڵین دەرەنجامەکەی بوو بەڵام بۆ ئەوی بینەرانە بازە شتێک بزانێ لەوانەیە بەڕاستی خەڵکی یاسایی ئاگای لێ نەبێ ئەمە ئیش یەکەمی بایدن نییە با بڵێن بایدن کاتێک کە جێگیری سەرۆکی ئەمریکا بوو لە ئیدارەی ئۆبامەیە ملەفی ئەفغانستان و عێراق بەدەست بایدنەوە بوو و بایدن ئەوەی کێسا بایدنەکە بەردەوامبوونێکە لە سیاسەتی ئیدارەیە و کاتەی ئۆبامە با بڵێن ئێمە ئەگەرەکەیە کە باسیکەین کاتێ ئۆبامە بۆی بینەرانیش بزانێ ئەو تاقمەی کە ئەمڕۆ ئیشەکە بۆ بایدن ئەمان تاقن کە وەختی خۆی لە ئیداری ئەمریکا ئیشانە کرد لە پەنتاگۆن و ئیشانە کرد لە وەزارەتی دەرەوە بۆ نمونە لە عێراق با ئەوەی کە پێڵێن ئۆبامە دۆکرین کە بایدن بەرپرسیار بوو لە جێبەجێکردنی کشانەوە لە عێراق دوای کشانەوەی ئەمریکا لە عێراق یەکسەر دروستبوونی داعش بوو بۆ نمونە سیاسەتی ئەمریکا و کاتە کە بایدن بەرپرسیار بوو لە مەلەفەکەی ئەوە هەموو کەس زانێت کە سووریا چی لە بەسەرا و جارێک کەس با بڵێن بایدن سیاسەتی ئۆبامە و بایدن ئەو کاتە لە لیبیا هەموو کەس زانێت کە ئێستا لیبیا بەچێت دەردێکا چووە و ئەمە وەکوتم شتێکی تازە نییە بۆ نمونە بایدن بەوە ناسراوە بە قسەکانی خۆیان کە بەڕاستی پشگیری لە هیچ میلەتێ ناکات و دایمە بۆ ناسراوە کە میلەتەکە بەجێڵێ بۆ نمونە ئەگەرێکی سێری کتێبی ڕیشارد هۆپۆ کاکەیشە بوو لە گەورە پیاوەکانی سیاسەتی دەرەوەی ئەمریکا و لە وەزارەتی
دەرەوە و کە پیانەوت کوڕی دیموکراتەکان و کوڕی کلنتن و بادن لە کتێبەکە زۆر باسیەوەکە ئاڵێ کە ساڵە 75 لە بادن پرسی وتمان چی لە سایگۆم بکەین وتی ئێمە حەقی سایگۆمان چییە خەڵکەکە چی لێ بەسەرەبێ کێشەیەمە نییە با ئێمە خۆمان بینە دەرێ لەوێ خەڵک چی لێ بەسەرێ با لەسەری بێ کاتێ بەڕاستی ئەمە شتێکی ینی شتێکی بەنسبەت ئێمە شتێکی سەپرایز نییە کە بادن یانی شتێک نییە جێگای سەرمان بە بادن کابراایکی لاواز و ڕۆبرت گەیت کاتێک کە وەزیری بەرگری ئەمریکا بوو لە زبانی ئۆبامای قسەیەکی زۆر جوانی کردووە لە کتێبەکە پێشەوەی بادنیش بێ بە سەرۆک باسی کردەوە لە کولی بڕیارێکی سیاسەتی دەرەوەی کە بادن یابێتێ هەمیشە هەڵە بووە یانی ئەمە شتێکی تازە نییە و بەڕاستی ڕۆژنامە نووسێکی گەوری ئەمریکی هەیە ناوی مات وۆڵشە دوێنێ تویتێکی جوانی کردبوو کە من بە تەمام لە فەیسبووکی خۆم بڵاویکەمەوە ئەڵێ کاتێ دەنگەری ئەمریکی سەوتی یا بە کابرا کە تەمەنی 1970 ساڵێ کابرا کە دکتۆرەکانی ئەمریکا پێڵێن ئەقلیەن و جەسەدیەن نەخۆشە ئەوە چاوەڕێ ئەوەی کردایە کە ئەم شتانە ڕوویە تەبەن ئەمە قسەی مات وۆڵشە ینی قسەی من نییە لەبەرەوە بەڕاستی لاوازی و نەفامی بادن ینی شتێکی جێگای سەرمان نییە ئامازانی کە ئەمە ڕوئەیات و وە نەتیجەکەیشی و کاردانەوەکەی کارداوایشی زۆر خراپیە بێ بۆ سیاسەتی داهاتی بەشیکردنەوەکانی ئەوە دەرەکەوێت کە ڕەنگامە یەکەم بڕیار و دوا بڕیاری جۆ بایدن سەرۆکی ئەمریکانە بێ بەڵکو و ڕەنگە وڵاتانی دیکەش بگرێتەوە کە ئێستا هێزی سەربازی ئەمریکایان تیادا جێگیرە لە نێوی شاندانی دەزانی ئێستاش بەشێک لە هێزە سەربازیەکانی ئەمریکا لە عێراق و لە هەرێمی کوردستانی شەنوە ئەو قسەیەش لە چەند ڕۆژی ڕابردوو لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە شێوەیەکی بەربڵاو بڵاو ببەوە کە ڕەنگە ئەو بارودۆخی کە بەسەر ئەفغانستان داهاتۆ پێشببینی کراو بێ بۆ عێراقیژانی دەمێ بپرسم پێت بڵێمەنی پلانی داهاتووتری جۆ بایدن چییە؟ وەکو بەڕێزیشتان باسێکی کاتێکە سەرۆکوەزیرانی عێراق هات بۆ ئەمریکا ئاگادار کرا بێگومان ئێمە دەمێک ئەمریکا بەتەما هێزەکانی لە عێراق بکشێنێتەوە ئەمە شتێکی نادیار نییە نادیار نییە بەڵام ئێمە جیاوازیێکی گەورە هەیە لە جیۆپۆلیتیکی ئەمریکا لە عێراق و لە ئەفغانستانە میکانیزمی دەوڵەت یا میکانیزمی دروستبوونی عێراق یاخود هەتا باشووری کوردستانی بەراورد ناکرێت بە ئەفغانستان چونکە ئەفغانستان جوگرافیەت و سیاسەتیایە شێوەیەکی جیاوازی هەیە و بەڕاستی ئەمریکا ئەگەر ئێمە بە چاوە سادەکەی سەیریکەین سیاسەکەی سەیریکەین با بڵێن ناشناڵ ئینترسی یا با بڵێن زۆر گرنگی ئەو توی نییە لە ئەفغانستان جگەر لەوەی مەحارەبەی تەنێ هەنگە گروپی تێرەرسکا وەکو ئەڵقاعیدە و ئێستا پەیدابوونی داعش بەڵام عێراق با بڵێن تابعێکی جیاوازی هەیە و جیۆپۆلیتیکێکی جیاوازی هەیە کشانەوەی ئەمریکا بەو فەوزا ئەگەر بە تەواوەتیش بکشێتەوە بەو فەوزایە نابێت کێکە ئێستا لە ئەفغانستانە ڕوویا چکە لاانێ پەرێزیشان و بینەرانیش بپرسێت چۆن وان نابێەوە نیە لە ئەفغانستان ڕوویاوە چکە ئێمە هەوڵین ئەو وەکو سەرۆکی گشتی هێزەکانی ئەمریکا کە لە ئەفغانستان و دەرسێک فێر بوو بێت هەمان هەڵە نەکاتەوە کە لە ئەفغانستان کردبێتی بەڵام بەداخەوە هەتا من ئێسا قسەیەکی جۆن مەکەینم بیرکەوتەوە کە لە 2014 ئایکا بەڕاستی لە کۆنگرسی ئەمریکا لە 2014 باسیەم حاڵەتاکە ئەڵێ بایدن و تاقمەکەی مەبەسی لە وەزیری دەرەوەی ئێستا و وەزیری بەرگری ئێستاە ئەو کاتە ئۆباما تەرشیحی کردبوون کە ببن بە وەزیری خارجی وەزیری دیفاع ئەو کاتەش بەڵام بە کۆنگرس هاتێپەرنەوە ئەڵێ ئەمانە بەڕاستی شارەزای استراتیژێتی سیاسی و سەربازینین و ئەمریکا بە غەڵەتێکی و بە هەڵەیەکی گەورەیە بە لە ئەفغانستان و عێراقا ئەم قسەیە جۆن مەکەین لە 2014 لە کۆنگرسی ئەمریکا کردی و ئەمان زیینون و جۆن مەکەی مردووە بەڕاستی قسەکەی هاتە ئەمریکان بە هەڵەیەکی زۆر گەورە برد کە ئەگزستراتیژیان نەبوو لە ئەفغانستانە هەتا من ئەمە شتێکی کەش قەمە ڕوو بەڕاستی چکا و پرسیارم زۆر لەکێ لاانێ بینەرانیشتان سوودی لێ وەرگێ باسێک کەسەڵێ قسەکردن لەگەڵ تاالبانە و کێشانەوە لە ئەمریکا لە ئەفغانستان ببوورە لە زمانی تراما دەستی پێکرد بەڵام ڕوونکردنەکەی ئەمەیە کاتێک سەرۆک ترام قسەکردنی لەگەڵ تاالبانە دەست پێکرد 2020 بوو لە مانگی 25,000 سەرباسمان هەبوو لە ئەمریکا سەرۆک ترام 15,500 هزاری
با بڵین 15,000 سەرباز و 500 شای لە ئەفغانستان ئەم فەوزا دروست نەبوو و 4500 سەربازی هێشتەوە بۆ ئەوەی هەتا ئەوەی میکانیزمی گفتوگۆکردن لەگەڵ تاالبانە تاوابێ کەس کێشەی نەبوو چونکە تاالبان حقیقەتێکیان نەزانی کە سەرۆکچام ڕێگابەوە نایە فەوزا دروست ببێ وە لە کاتی قسەکردنی سەرۆکچامە ئەگەر سەرۆکی تاالبانە کە قسەکەی لە ترانسکریپی وایت هاوزە بڵاو بۆتەوە خۆشمەتەمای بڵاو کاتەوە هەتا بە سەرۆکی تاالبانەڵێ من ناوەکەتم بۆ تەلەفوز ناکرێ بەڵام ناو دەنێم محەممەد ئەمە شتێک بزانی ئەگەر بێت و هیچ هەڵەیە بکەی لە کاتی کشانەوەیە ئەوە خۆت و لادێکەت ئەمە بەم بۆمباکردن و ئێستا ئازانم لە چ لادێک دانیشتوت یەم بە دوای تۆشە و بە دوای ئەوانەی دەوروپشتیشە لەبەرەوەی قسە بیر نەچێتەوە یعنی تهدیدێکی ڕاستەوخۆ بۆ سەرۆکی تاالبان بەڵام وەکو نوێنەرەکان لە قەتەر وتی لە سەفا با بڵێن لە مەکتەبی تاالبان لە قەتەر وتی ئەمە ئامانزانی کە بایدن زعیفە هەمان هێز و توانای ترامی نییە بۆیە جوراتی ئەومان کرد کە پەلاماری کابل بین و کابل بڕوخێنی کەواتە لە کۆتایی ئەمە هەمووی ڕوویە لەبەرەوەی زەردەش بەس جۆبایدنی شەمان هەڕەشە دەکات دێستە کە دەڵێ ئەگەر مەترسی بۆ بەرژەوەندەکانی ئەمریکا دروست بکەن لە هەر جێگایەک نەک لە ئەفغانستان بە تۆنترین شەوە وەڵامیان نەدەینەوە ینی هەمان قسەی سەرۆک ترامپ دەکات بەرحاڵانی ئەوەی کە پرسیارە لای من هەموو ئەم خاڵە نێگەتیڤانی کە تۆ باسێکی لەسەر سیاسەتی دەرەوەی ئەمریکا و بە تایبەتیش لەسەر سیاسەتە تاکە کەسیەکانی جۆ بایدن بەڵام دەزانین دیانی هەم کۆنگرێس هەم ئەنجومەنی پیران لە ئەمریکا قسەی خۆیان هەیە بەردەوام بەرامبەر بە بڕیارەکانی سەرۆکی وڵاتەکەیاننی پێ دوای ئەم فەوزایی کە دروست بۆ لە ئەفغانستان ئەو لایەنانە چه هەڵوێستێکیان دەبێت لە ئەمریکا لە ڕۆژی دووشەمەوە با بڵێن مەجلیسی نوێنەران کە بەدەست دیموکراتەکانەوە وەزیری دەرەوە وەزیری بەرگری و کۆمەڵێ لە ئەندامان و بەرپرسیانی دەستگا زانیاریەکانی ئەمریکا بانگەکەن بۆ مەجلیسی نوێنەران و لێکۆڵینەوەیان لەگەڵەکەن کامە چۆن ڕوویاوە و لە کۆنگریسا بڵێن لە سەنەتا لەوەی کە پێڵەن شیوع 44 سەنەتەری ئەمریکی داوای محکمەی عسکەری بایدنەکەن و داوای ئەوەکەن کە یاسا تێپەر بێ لە هەفتەی داهاتووە بە تومەتی بایدن لە سەرۆکاتی لابن بە تومەتی شکستێنانی وەکو فەرماندەی گشتی سەرۆکە ئەمریکیە دیموکراتەکان زۆر هەوڵی لەم جۆرەیاندا کە بۆی ترامپ لە دەسەڵات دوور بخەنەوە بەڵام دوجارانی هەوڵەکانیان شکستیان ئەمە لە مێژووی سیاسی ئەمریکایە تا ڕادێک حاڵەتێکی دەگمەنە ینی زۆربەی سەرۆکەکان توانیوانە ماوەی سەرۆکایەتی خۆیان تەواو بکەن قسەکەی بەڕێستان ڕاستە لەبەرەوەی هۆکارێکیە لێرە لەبەرەوەی هەستی حیزبایەتی زۆر لە هەستی وەتەنێت و نیشتیمانەتی گەورەترە ئەوە تا ئێمە ئاگەسەری چەناڵەکانی دیموکراتەکان کەین CNN و ABC و NBC ئێستا من حادیسەیەکی بچووکە پێڵم دوێنێ با بڵێن پێرێ بە نیسبەتیەوە پێرەکە بایدن چاپێکەوتنێکی هەبوو لەسەر کەناڵی ABC کەناڵی ABC ئەمڕۆ یەکێ دزەی بە تەیپە ئەسلەکە کردووە لە تەیپە ئەسلەکەیە ئەڵێت بە پێشکەشکەری بەرنمەکەڵێ ئەڵێت گەورەترین هەڵەیە کە لە تاریخی سیاسی و عسکەریە کردبێتم بەڵام کاتێککە چاپێکەوتنەکان لێدا لەبەرەوەی چەناڵەکە تقریبەن هی خۆیانە ئەو بەشیان لە بەرنمەکە لایە بوو کاتە وەکو باسم کرد لێرە هەستی حیزبایەتی زۆر لە هەستی نیشتیمانەتی گەورەترە ئەو چەناڵانەی کە سەر بە دیموکراتەکانن هەتا ئەم دقێش کە من قسە لەگەڵ چەناڵەکەی ئەوە ئاکەم لەسەر کەناڵەکانیان ئەڵێن ئەمن و ئاسایی لە ئەفغانستان هەیە و ئەفغانستان لە هیچ نەچووە و سەرۆک بایدن هەموو شتەکانی کۆنتترۆل کردووە چەناڵێک و دوانێش کەژێهی جیەتەکەیکە ئاڵێن وانە پرسیار بۆ جەنابیانی لە کوی قسەکان تا بەشی زۆری بەرپرسیارەتەکەت خستە ئەستۆی حکوومەتی ئەمریکا و بەتایبەتر خودی سەرۆک جۆ بایدن بەڵامانی پرسیارە گرنگەکەش ئەوە ینی بەڕاستیش ینی حکوومەتی ئەفغانستان حکوومەتە و دەوڵەتە و سوپای هەیە ناکرا بەو شێوەیە و بەو خێرایە زۆری کە دەیبینی خۆیان تەسلیمی بزوتەوەی تالیبان بکەن و لە یەک دوو تۆڕی سۆشیال میدیاژانی هەندێک بابەت بڵاو بوونەوە کە بەشێک لە سەرکردە سەربازیەکانی ئەفغانستان جگە لە هەرکە سەربازیەکان خەریکی کۆمەڵی کاری دیکە بوون کە ئینتیمای نیشتیمانی بوونیان فرامۆش کردو و هەوڵیان داوە بە دوای حەزە تاکە کەسیەکانیان ئەمڕۆنانی پرسیارەکەمەوەیە ئاکرێ بەشێکی بەرپرسیارێتەکەش بکەوێتە سەر ئەستۆی حکوومەتی ئەفغانستان و سوپای وڵاتە
بەڵێ بەڵام لێرە ئەوە تەوان بادننی شواڵێ بەڵام بە جوابی ئەوە لە 2007ەوە تا ئەمڕۆ بڵێن سوپای ئەفغانی 350,000 کەسە تقریبان 66,000 کەسیان لێ کوژراوە وە کاتی ئێمە وەکو ئەمریکا بە سوپای ئەفغانیە لێن لە دوای مانگێکی کەوە ئێمە هیچ پشگیریەکە ناکەین و چەکن نایێنێ و معاشیش ناینێ و ئێمە تەختەی جەویش نانێ لە ئاسمانەوە کێشەی خۆتە لەگەڵ تاالبانە حتمما عزمی سوپاکار ڕوخێت و ناتوانێت بەرگریان بۆ کراوە ئەو قسانەی کە بە ڕێزیشتان باسی کردو ئەو قسانەش ڕاستە پارەیەکی زۆر لە سوپای ئەفغانیا سرف کراوە پارەکە بە گەندەڵی هەمووی ڕۆشتووە هەنگە لە سەربازەکانی ئەفغانستان با بڵێن بە پێی پێویست نەبوو وەکو ئێوەش وتان لاانێ ئینتیمای نیشتیمانەتیان ئەەکەمتر بوو بێ وەکو لە ئینتیمای دیانەتەکان بەڵام لە کۆتایی ڕۆژەکە ئەمریکا زۆر لە ئەفغانستان گەورەترە ئەمریکا دەستگای گەورەترە ئەبواە جۆبایدن وەکو سەرۆکی ئەمریکا وەکو سەرۆکی هێز و سوپای ئەمریکا ئەو ڕاستیانەی بسییانە بەبێ ئەوەی بڕیارێکی تاکە کەسی بێ لە کاتێکە بادن هەوڵەیە هەموو خەتاکە بخاتە سەر سوپای ئەفغانی و خەڵکی ئەفغان هەتا باوەڕکە ئەزین لۆمەی دەنگەری ئەمریکیشەکە ئەڵێ من بۆ یەک شامەتەوە چووکە دەنگەری ئەمریکی بەدڵیوە تۆ ناتوانانی لۆمەی هەموو کەسێ بکەی دەنگەری ئەمریکی و سوپای ئەفغانی و هەتا لۆمەی دەستگا ئەمنیەکانی شەکە لە معلوماتی تاویان ئامادە من کاربەدەستی حکومەتی فێدراڵیم ئەزانم کە قسەکانی نەک ڕازنیە بگرە حەزناکەمەوە قسەیە بەکاربێنم بەڕاستی لەگەڵ ڕێزمە بۆ بینەرانت بەڵام درۆیی زۆر گەوراکە لەگەڵ هاوڵاتی ئەمریکایە و لەگەڵ هاوڵاتی خەچکا چ کاوشتانێک کە باسێکە هیچی ڕاژ نییە هەموو شتەکانی لە بەردەما بووە ئێمە با بڵێن دەستگا منەکان پیان بە کورتیانی ئەو پرسیارە سەرنجی ڕاکێشەمانی ئەمەی کە تۆ باسەکەی لە زاری خۆشەوانی وەک دەڵی کە باسی کردانی پیاناوە هەڵەیەکی گەورە بۆ کە کردوێتی بەرامبەر بەگەلی ئەفغانستان ینی ترسەیە لەوەی کە جۆ بایدن هەڵەیەکی دیکەی لەم جۆرە دووبارە بکاتەوە بێکومان چکە مێژوو هەیە لە هەڵەکردنا من مجموعەکەم بۆ بژاردی ڕۆبرت گایت ئەڵێت کە بڵێ وەزیری بەرگری ئەمریکا بوو لە زبانی ئۆبامای لە کتێبەکە ئەڵێ نابێ بە هیچ شێوەیەک متمانە بە سەرکردایەتی بایدن و قەرارەکانی بایدن بن لە سیاسەتی دەرەوە چونکە بە درێژایی ژیانی سیاسی لە کۆنگرس و وەکو جێگیری سەرۆکی ئەمریکا دایما هەڵە بووە یعنی ئەمە احترافی ڕۆبرت گەیتە کە وەزیری بەرگری و کاتی ئەمریکا بووە وە مدیری سیایی بووە لە کاتی ئۆبامەیە ینی ئەگەر ئەو وا بڵێکە لە نزیکەوە ناسیەتی ئەبێ خەڵکی کە بڵێکی تاریخێکی هەیە بایدن بە درێژایی ژیانی سیاسی کە 46 ساڵ لە کۆنگرسا بووە و هەشدانە ساڵی جێگیری ئۆبامە بووە تا ئێستا بریارێکی ڕاستی نەیەوە ئەگەر ئێمە لە سووریا و سێریکەن لە عێراق و سێریکەن لە ئەفغانستان و سێکەن لە لیبیا و سێکن حتا لە ئەمریکای باشووریش لەکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ کوبا و گۆنتیمالایە ینی دایما پرجارەکانی و بۆچوونەکانی دایما هەڵە بووە کەواتە با بڵێن دەنگەری ئەمریکی ئەم کاریسەی ئەمریکا لە ئەفغانستان بەڕاستیە خاتم ملی پایتنەوە بە سەرۆکیی لاواز و بەهێز بە پێویست نەبوو سپاس بۆ زەردەشبابان شیکەرەوەی سیاسی لە حکوومەتی فیدراڵی ئەمریکا کە لە سانس فرانسیسکۆ لەگەڵ ماوەی سپاس بۆ وەڵامی پرسیارەکانی ئەمە